من لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز سبی خۆرانی سەرۆکی ڕێکخراوی شەقلاباد بۆ پەرەپێدانی گەنجان لێرە لەگەڵما زۆر بەخێر بێ. زۆر سپاس. لەو بەیاننامەیەدا باڕوونی باستان لەوە کردووە کە هەڵوێستی کریستیانەکان بەرامبەر بە قسەکانی سەرۆکی یەکێتی چییە؟ ئایا تێبینیتان لەسەر تەنها قسەکانی پاڤڵ تاڵەبانی وەکو سەرۆکی یەکێتیە یا کۆی هەڵوێستی یەکێتیتان بەلاوە پەسەند نییە؟ زۆر سپاس. طبعا ئەم بەیانەمان دەرکرد لەبەرەوەی لەسەر هەڵوێستی تاکە شخصە نەک حزب بە تەواوی حزبەکە، چونکە وا من يعني بۆی دەچم بێنه حزب ئەجندای ئەو شخصە يعني بەکاردێنێ بۆەوەی بۆ بانگەشەی بۆ ناوهێنانی کریسیانەکان حتى يعني لە بانگەشەی لەو بانگەشەکە کە کردی ناوی کریسیانەکان دەینی و ئەمە بەڕاستی زۆر نیگەران بووی لەسەر ئەم هەڵوێستە. تێبینیتان لەسەر قسەکانی چی بوو؟ بەخوای یعنی تێبینیمان ئەوەیە ناوی کریسیانەکان لەسەر بە بانگەشەکەی نێتن. بەڵێ باشە، پێشووتریش لەو بەیاننامەی کە ئێستا ئاماژەمان پێکرد باستان لەوە کردووە کە یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی هەبووە لە کەمکردنەوەی کورسی کۆتاکان و ئەوکات ئەو مەرسومە کۆماریە کە دژی لۆی ساکۆ دەرچووە. ئەو کاتە بۆچی هەڵوێستان بەرامبەر بە منە بووە ئێستا ئەتوانن چی بکەن؟ ئەو وەختیش هەڵوێستمان هەبووە، بەڵام بەو دەرەجە نەگەیشتە جێخۆی، حتا ینی ئەو مەرسومەی دەرچوو لە لای سەرۆکی عێراق. خۆ ئەو وەختیش سەرۆکی عێراق خزمی کەسی یەکەمی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ویان کرد کەمکردنەوەی کورسیەکانی کۆتا بکەن کەم بکرێنەوە. هەروەها ویان کرد لە کوردستان نەوع انتخابەیەک هەبێ و لە عێراق بەعام انتخابەیەک هەبێ. خۆ ئێستا دەزانن ئێمە ئەگەر تەماشا بکەن لە هەمووی عێراق تەواوی عێراق دەنگ دەدرێتە هەموو کۆتاکان وا دەکەن کەسانی تر بتوانن ئەم کورسێ بۆ خۆی ببەن لە انتخابەکانی دیریش تەماشامان کرد وەلیات. زۆر باشە. لەو بەیاننامەیەدا زۆر پرسیاری ڕخنەییتان ئاراستەی یەکێتی کردووە. ئایا ئەم پرسیار و تێبینی و گلەیانەتان گەیاندۆتە کەسانی یەکەم یەکێتی نیشتمانی کوردستان؟ ئەکید دەگاتە دەستیان، هەروەها و محاولش دەکەین بە زۆر بەڕوونی بگاتە دەستیان بۆەوەی بۆ جارێکی تر ئەم هەڵەیە نەکرێتن. باشە، وەکو ئێستاش ئاماژەت پێکرد دەڵێن کە ناوهێنانی کریسیانەکان بۆ بانگەشەی هەڵبژاردن و بەو شێوازە هەڕەشەکردن قبول ناکەن. ئایا تەنها لە ئاستی بەیاننامە دەمێنێتەوە هەڵوێستەکەتان یا دواتر هەنگاوی دیکە دەگرنە بەر؟ ئەکید هەنگاوی دیکەمان هەیە، پێش ئێستش هەنگاوی دیکەمان هەبووە لە خاستن لە وەختی لە دەرچوونی مەرسومی بەڕێز پاتریەرک ئەکید دەدرێتە نەتەوەی گرتووەکان، دەدرێتە حزبەکان، دەدرێتە ڕێخراوەکان هەمویان. کەواتە تەنها لەسەر و تێبینیانێ لەسەر و قسانە یا لەبەرەوەیە کە وەکو لە بەیاننامەکەشدا ئاماژەی پێکەن کەسێکی نزیک لە یەکێتی بە ناوی ڕێیان سدیق دەیان گوندی کریسیانەکانی داگیر کردووە یا کۆمەڵێک پێشلکاری بەرامبەر بە کریسیانەکان دەکات. ئایا نێردەی وڵاتان و کونسڵی وڵاتانتان لە کوردستان و عێراق لەسەرم بابەتە ئاگادار کردووەتەوە؟ بەڵێ ئاگادارەمان کردوێتەوە. هەڵوێستی ئەوان چی بۆ بەرامبەر بەم پرسە؟ یعنی دەتوانین بڵێن باشە و باش نییان بەو دەرەجێ. باشە، پێتان وایە بۆچی کریسیانەکان دەکرێنە ئامانج بۆ بەستی بانگەشی هەڵبژاردن یا هەڕەشە لێکردن لەم کاتەدا بەکاردەهێن؟ ئەمن پێم سەیرە، ینی کریسیانەکان بە خۆیان خەڵکی ئەم وڵاتن، پێکهاتەیەکی ڕئیسی ئەم وڵاتن. نازانم بۆی دەکەنە بۆی بکەنە سلوم و بەسەریان بکەون، نازانم ئیتر ینی خزمەتکردنی پێکهاتەیەک ئەوە ناکاتن و فەزلت لەسەر ئەم پێکهاتەیە. دەتوانن خزمەتی بکەن، دەتوانن ئەو خزمەتێک دەتوانی بکەی بیکە بۆەوەی کەسی قناعکەی بەدوود دابێت. پێت وایە لەبەرەوەی کە ناتوانن خزمەت بکەن هەڕەشە لە پێکهاتەکان بە تایبەتی کریسیانەکان دەکەن و بەم شێوازە مامەڵیان لەگەڵ دەکەن؟ فعلەوەمان دیت ومان دیت لە دەشتی نینەوە ئەوانە دیتمان ئەو شتە دەکرێتن و مەوجود ئەو شتە. باشە، زیاتر لە دەشتی نێنەوە بە تایبەتی
لە کریسیانەکان ئێستا بارودۆخیان بەگشتی چۆنە بەگشتی ئەو پێکاتانی کە لێرن و وەکو پارتی دموکراتی کوردستانیش بەردەوام پاڵپشتی لە پێکاتەکان کردو لێرە پۆست و پلەی باڵاشیان لە حکومڕانی هەرێمی کوردستاندا هەیە چۆن ئەم بابەتە دەبینن زۆر فەرقی هەیە فەرقیە خاستان لە کوردستان ئێستا دەبینین ئەمە الحەمدولله و شکر پێکهاتەکان زۆر بەڕوو بەڕێک و پێچی لەگەڵ یەک دژین پێکەوە ژیانی چی بەرچاو هەیە دەتوانن پۆستی باڵا وەربگرن دەتوانن لە هەموو مەراسیمەکان بەشدار بن نمونەش زۆرە یعنی دەتوانن بڵێم شەقلاوە عنکاوە کۆیە دیانە ئەوانە یعنی شتێکی زۆر جوان و ڕێک و پێکەین زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز سبەی خۆرانی سەرۆکی ڕێکخراوی شەقلابات بۆ پەرپێدانی گەنجان کە لێرە لەگەڵمان بووی زۆر سپاس.